بەرپرسێکی پارتی لەبەرەوەی ژنە ڕووسیەکەی بەجێی هێشت 11 خوێندکاری حیزبی شیوعی گول لەباران کرد. حازمی عەلی کۆتک لە کتێبی 57 ساڵ خولانەوە لەژێر وەهمی شۆڕشدا دەڵێت ململانەی نێوان پارتی و شیوعی بەتین و تەوژم بوو. پارتی کار بەدەستی ناوچەکە بوو کە زەوی دابەشکرا ئێمە زەویمان پێ نەدرا. لە هەموو گوندەکان ئەو خێزانانەی کە خەڵکی ڕۆشنبیر و ئازا و چاونەترسیان هەبوو شیوعی بوون. ئەو کاتێک کە هەموو خێزانە شیوعیەکان بەبێ زەوی ماینەوە پارتیەکان بەگاڵتە و گەپەوە دەیانوت ئێوە بڕۆن لە یەکێتی سۆڤیەت داوای زەوی بکەن. شیوعیەکان هەمیشە لە هەوڵی گۆڕانکاری و پێشخستنی کۆمەڵگادا بوون. زۆر ئامانجیان بوو کە هۆشیاری بڵاو ببێتەوە. خراپترین شت دەنگە و قسە و قسەڵۆک بوو کە بڵاو دەبوویەوە و پیاوسالاری لەناو کۆمەڵگا کاریگەری گەورەی بەجێ دەهێشت. لە ساڵی 1972 دەنگۆیەک بڵاو بوویەوە کە کچ و کوڕێک بەیەکەوە وەستاون و قسەیان کردووە. دواتر لەبەرەوەی نەکوژرێ کچەکەیان لە ئامۆزاکەی خۆی مارە کرد. بەڵام قسەکان هەر نەبڕایەوە تاکو برای کچەکە شەوێک دەمانچەیەک دەبات و دەچێتە سەربان دەبینێت لە ترسی ئەوەی نەکوژرێت منداڵێکی لە باوەشی ناوە ئەویش منداڵەکە لا دەبات و دەیکوژێت. 12 شەو بوو لە سەربان بووین گوێمان لە دەنگی گولە بوو. باوکم جگەرەیەکی داگیرسان وتی بە کوشتیاندا. لە 11 ئازار بەیانێکی مێژوویی لەلایەن حکومەتەوە دەرچوو. لەو بەیانەدا حکومەت دانی بە چەند مافێکی کورددانە و چەند وەزیرێک و پارێزگار و بەڕێوەبەری پۆلیسی لە پارتیدانە. ئیتر پێشمەرگە هاتنەوە ناو شارەکان. ئەو کات لە ناو شار یادی نەورۆز کرایەوە بەڵام لە یادەکەدا پارتی لەگەڵ حیزبی شیوعی کەوتنە گیانی یەکتر و هەتا توانیان لە یەکتریاندا و خۆیان خەڵتانی خوێن کرد. لەو ڕۆژە بەدواوە یادی نەورۆز لە نێوان برا کوردەکان بەجیا دەکرایەوە. پارتی بەجیا ئاهەنگی دەگێڕا و شیوعیش بەجیا ئاهەنگ. لملانەکە بە جۆرێک ڕەنگی دابوویەوە تەنانەت ژن و ژن خوازیش لە نێوان ئەو دوو حیزبەدا کۆتایی پێهات بوو. پارتی ژیانی لە شیوعیەکانی کوردستان هەراسان کردبوو کەوتبوونە ڕاوەدونان و گرتن و تۆمەتداتاشین بۆیان. لەو کاتەدا خانووی ماڵی شیمە هارون لەسەر گردی مەلا ئۆمەر کرابوو بە زیندان بۆ شیوعیەکان. لەو سەر و بەندەدا 11 خوێندکاری شیوعی لە خوێندنی باڵا لە یەکێتی سۆڤیەت گەڕابوونەوە. لە ڕێگای سووریا بۆ زاخۆ هەمویان گول لەباران کران لەلایەن عیسا سوار کە بەرپرسێکی پارتی بوو. تەنیا لە داخی ئەوەی ژنە ڕووسیەکەی لە لای دانەنیشت چونکە ژنی دووهەمی هێنابوو و ژنە ڕووسیەکەی گەڕابوویەوە و ئەمیش داخی ژنەکەی بەو گەنجانە ڕشت. لە ئێستاشی بەدواوە بێت گۆڕیان دیار نییە ئەمە بێ لە گۆڕی سەعید ئیلچی و دکتۆر شیفا کە ئەوانیش بە هەمان شێوە کوژران و لەم نێوەندەدا گۆڕیان ون بوو و تا ئێستاشی بەدواوە بێت گۆڕی ئەوان و گۆڕی دەیان کەس ونە و کەس نازانێت کە ئاخۆ لە چ سووسێکی نیشتیمان لە گۆڕ نراون.